زانای پایبەرزی ئیسلام جێگەی بەهەشت بێ خوای گەورە لە ئێمەش و لەویش خۆش بێ جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس فەرموویەتی وەڵڵی هێندەم چێژ لە دەرزوتنەوەی فەقێ وەرگرتووە دەترسم لە قیامەتا پاداشتم نەبێ ئەخ بەڕێزان دەرزوتنەوەی فەقێ وەکو ناو هۆڵی زانکۆ و ئامادەی و ئەوانە نییە مامۆستایەک بە پێوە کۆمەڵە تەلەبە دانیشتون لەسەر بوەردەکە دەرسەکە شەرح دەکا و تێدەپەڕێ یعنی زۆرجە مامۆستا نازانێت لەو 30 تەلەبەیە لەو 20 تەلەبەیە چێ تێگەیشتۆ تێ نەگەیشتۆ دەرسەوە شەرحی دەکا و دەڕوە بەس دەرسی فەقێ وانێ من خۆشم فەقێ بووم جەنابیشتان لە مامۆستایانی ئاینی پرسم دەرسی فەقێ مامۆستا یەقینی دەبێ هەبێ کە تۆ تێگەیشتووی واللهی ناوسکی دێتە دەرەوە دەرونی ماندوو دەبێ حتا ئەو فەقەیە تێدەگەیەنێ حتا خۆی مامۆستا کە دەرسی بە فەقێەوە چونکە ئەو فەقێ لەبەردەستیاتی یان دوو فەقێ لەبەردەستیاتی یەقینەیە کە فەقێکە تێنەگەیشتووە جاریوان لە کتوپڕە پرسیارێک لێ دەکەم مامۆستای وانە بێژ بۆی کە بزانێتەوە هۆشت لەکوێیە خەیاڵت لەکوێیە تێگەیشتووی یان هەر بەڵێ قوربان دەکەی لە دەرسی فەقیهاتیا زۆر قورسە زۆر قورسە بڕواتان هەبێت لە کرێکاریکردن و بلۆک کێشان و بەرکێشان قورسترە کەچی مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس نزیکی 80 ساڵ زیاتری تەمەنی دەرسی وتۆتەوە وتوێتی وەڵڵی خەمی ئەوەمە لە قیامەتە پەروەردگار پاداشت نەداتەوە بفەرمێت لە دنیادا ئەوەندەت خۆشی چەشتووە ئەوەندەت خۆشی چەشتووە بۆیە بەڕێزان بە ئاگامان لە خۆمان بێ بە ئاگامان لە خۆمان بێ شادی جەستەمان لەگەڵ شادی دەروونماندا هاوتەریب بێ تکایە با دواوە بکەین و لەخوا بپاڕێنەوە خوایە بمان پارێزی لەوەی کە بەهۆی وەرگرتنی چێژێکی کەم و کاتی جەستەوە تووشی حاڵەتێک بین کە هەتایە دەروونمان وێران بێ لەو گوناهانە بمان پارێزی یا ڕەبی خوای پەروەردگار داوا لێ دەکەین و لێت دەپاڕێنەوە بە ئیزنی پەروەردگار ئەو کارەی کە دێتە ڕێگامان ئەو پیشەی کە دێکەیە مای بژێوی ژیانمان دەروونمانی پێ مرتاحکەی بەهۆی حەز بە ماندووی جەستەیی نەکەین